ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی ئەزیز، دووبارە لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتتان بەو هیوایەی لەوانەکانم سودمەند بن. لەم وانەیەدا باسی ڕۆژەکانی هەفتەتان بۆ دەکەم. دی ڤۆخەنتاگە بە مانای ڕۆژەکانی هەفتە دێت، دی ڤۆخەنتاگە، و باسی مانگەکانی ساڵیشتان هەر لەم وانەیەدا بۆ دەکەم تا کۆتایی وانەکە لەگەڵمدا بن. ئازیزانم، وەک هەمومان نەزانین هەفتەیەک 7 ڕۆژە. لێرەدا لە دووشەمەوە دەست پێ ئەەکەین مۆنتاگ. بە دڵنیاییوە هەموو ناوێک لە زمانی ئەڵمانی ئەرتیکڵێکی هەیە، لەوانەکانی تردا با ڕوونی بۆتان باس دەکەم. ئەرتیکڵی ڕۆژەکانی هەفتە دێ مۆنتاگ. مۆنتاگ بە مانای دووشەممە دێت. دینستاگ بە مانای ڕۆژی سێشەممە دێت. میتڤۆخ بە مانای ڕۆژی چوارشەممە دێت. دینستاگ سێشەممە، میتڤۆخ چوارشەممە، دۆنەستاگ پێنجشەممە، و فغایتاگ بە مانای ڕۆژی هەینی دێت. و لێرەدا فرایتاگ وتمان ڕۆژی هەینی. دوای ئەوە ڕۆژی زامستاگ دێت. زامستاگ بە مانای ڕۆژی شەممە دێت. و زۆنتاگیش بە مانای ڕۆژی یەکشەممە دێت. و دەست ڤۆخەنئێندە بە مانای کۆتایی هەفتە دێت. کۆتایی هەفتە ڕۆژی شەمە و یەکشەمە. لە ئەڵمانیا و لە زۆر وڵاتان ڕۆژی شەمە و یەکشەمە بە تایبەتی ڕۆژی یەکشەمە پشووە. ئەم دوو ڕۆژە ڤۆخەنئێندە بە مانای کۆتایی هەفتە دێت. و لێرەدا دەستیار بە مانای ساڵ دێت. ساڵ. و دی مۆناتە مانگەکان بە مانای مانگەکان دێت. من لێرەدا ناوی 12 مانگەکەی ساڵم بە ئەڵمانی بۆ داناون. لێرەدا یانووە بە مانای مانگی یەک دێت. وەکوتم ڕۆژەکانی هەفتەیان هەر ناوێک ئەرتیکڵێک ئامرازێکی ناساندنیان هەیە، لەوانەکانی تردا لەسەر ئەوەش وانەتان بۆ دائەنێم. لێرەدا دێ یانووە بە مانای مانگی یەک دێت. مانگی یەک. فێبرووە بە مانای مانگی دوو دێت. مانگی دوو. دوای ئەوە بە دوایدا مێرس دێ. مێرس بە مانای مانگی سێ دێت. مانگی سێ. دواتر ئەپریل. ئەپریل بە مانای مانگی چوار دێت. و دواتر مای بە مانای مانگی پێنج دێت. مانگی پێنج مای. دێ یوونی مانگی شەش. یولی بە مانای مانگی حەوت دێت. یولی مانگی حەوت. و ئەوگۆست بە مانای مانگی هەشت دێت. مانگی هەشت ئۆگۆست. و دوای مانگی هەشت مانگی نۆمان هەیە. سێپتەمبە بە مانای مانگی نۆ دێت. مانگی نۆ. ئۆکتۆبە بە مانای مانگی دە دێت. ئۆکتۆبە. نۆڤەمبە ئەکاتە مانگی یازدە. و دواتر دێچەمبە دەکاتە مانگی دوازدە. بەو هیوایە توانی بێتم سودێک بە ئێوە بگەێنم تا ڤیدیۆیەکی تر شاد و بەختەوەر بن.